سڵاوت لێبێ و بەخێربەی سپاسان دەکەم. هەڵوێستی ئێوە وەک مامۆسایانی پێشەنگ لەسەر بایکۆتی پرۆسی خوێندن و خۆپیشاندانەکانی سبەینی مامۆسانی ناڕازی چییە؟ بەڵام بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سوپاس بۆ دەفەتە هەروەکو ئاگادارن ماوە چەند ڕۆژێکە پارێزگای سلێمانی و هەڵەبجە و هەروەها ئیداری ڕاپەڕین و گەرمیان جموجۆڵ و چالێکێکی زۆری مامۆستایانی و کارمەندانی تەندروستی و باقیچین و توێژەکانەوە بەخۆوە دیوە ئەوش بەهۆی پێنەدانی ئەو موچەی کە بڕیار بوو لەلایەن حکوومەتی عێراقیەوە بە تەواوی بە دەستی مامۆستایان و کارمەندانی تەندروستی بگات و پێشتریش حکوومەتی عەبادی ئاگادار کرابوو کە ئەم پارەیە ئەم موچەیە کە بڕیارە بنێرنێ بۆ مامۆستایان تەسلیم بە حکوومەتی هەرێم نەکرێت بۆ ئەوی ئەویش لێی گل نەداتەوە بەڵام بەداخەوە حکوومەتی عێراقی پابەندی وعدەکانی نەبوو ئەو موچەی کە بڕیار بوو بۆ مامۆستایان و کارمەندانی تەندروستی بێت تەسلیم بە حکوومەتی هەرێمی کوردستانی کرد ئەویش وەکو پیشەی هەمیشەیی خۆی بەشێکی زۆری لێگلدایەوە و بەشێکی کەمی دا بە مامۆستایان ئەمەش ناڕزایەتێکی زۆری مامۆستایانی لێکەوتەوە و بە تایبەت لەمڕۆدا جموجۆڵ و چالاکیەکان یەکجار زۆر بوو ڕێکخراوەکان و هەروەها ئیدارەکانی قوتابخانەکان و یەکێتی مامۆستایان و مامۆستایانی لیستی هاوبەش لەناو ڕێکخراوی یەکێتی مامۆستایاندا هەمویان کۆبوونەوەیان ئەنجام داوە و بەیاننامەیان دەرکردووە و ئیدانی ئەم کارەی حکوومەتی هەرێمیان کردووە و لیستی مامۆستایانی پێشەنگیش وەکو لیستی کۆمەڵی ئیسلامی لەناو لیستی هاوبەشدا ڕۆلی گرنگ و بەرچاوی هەبووە لە هەموو کۆبوونەوەکاندا بەشداری کردووە و پێشنیار و پێشنیارەکانی خۆی خستۆتە ڕوو و ناڕزایەتی و پشتیوانی تەواوی مامۆستایانی ناڕازی و یەکێتی مامۆستایان کە ئەوانیش بە دەوری خۆیان لەم کۆتاییەدا بەیانێکیان دەرکردووە بەشدار بوون و پشتیوانی تێکرای ناڕزایەتیەکان دەکەن و پشتیوانی لە مامۆستایان و خۆپیشاندانەکان دەکەن. بەڵێ مامۆستا موستەفا فشارەکانی حکوومەت و بەرپرسانی حزبی پارێزگای سلێمانی کاریگەری دەبێت لەسەر هەڵوێستەکانی ئێوە و شکاندنی بایکۆت لە کاتێکدا بایکۆت لە چەند ڕۆژی ڕابردوو فراوانتر بووە و لە ئایندەشدا بانگاوازی جەماوەری دەکرێت بۆ فراوانکردنی و بازنەیە. بەڵێ دیارە حکوومەت لە هەوڵی ئەوەدایە ناڕزایەتەکان کەم بکاتەوە ئەوش بەو فێڵ و پیلان و تەڵەکانی کە خۆی چاشی لێ دەزانێت بەڵام دیارە مامۆستایان وشیارترن ئاگادارترن ئەمڕۆژ لەگەڵ بەڕێوەبەری قوتابخانەکان کە ئەمەلێکی بۆوان هەبوو کە بایکۆت بشکێن و داوا لە مامۆستایان بکەن بگەڕێنەوە کۆبوونەوەیەکی فراوانی بە ئیدارەی قوتابخانەکان کردووە کە سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و هەروەها بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی بەشدار بوون کە من بۆ خۆم لە بەشێک لە کۆبوونەوەکەدا بەشدار بووم زۆر داوایان لە بەڕێوەبەرەکان کرد کە ئەوان دەوام بکەن لایەنی کەم هەتا یەکی چوار بەڵام ئەوان بە یەکدەنگ ئەم داوایەی حکوومەت و ئەنجومەنی پارێزگای سلێمانیان ڕەت کردووە و بڕیاریاندا کە ملکەچی هیچ داواکاریەک نەبن تەنها داواکاری مامۆستایان نەبێ کەویش بە پێدانی موچەی تەواوی یان بە لایەنی کەم پێدانی ئەو موچەیە کە بە تەواوەتی نێراوە بۆ مامۆستایان لەلایەن حکوومەتی عێراقیەوە وەکو خۆی تەسلیم بە مامۆستایان بکرێت بۆیە ئەوان بەردەوامن و سوورن لەسەر هەڵوێستەکانیان و هەموو داواکاریەکی حکوومەتی هەرێم و دامودەستگاکانی حکوومەتی هەرێم و کارمەندانی حکوومەتی هەرێمیان ڕەت کردوێتەوە. زۆر باشە مامۆستا دەبینین کە لە ئێستادا مامۆستایان یەکریز و یەکدەنگن بەڵام پێتان وایە بایکۆت و خۆپیشاندانەکان هیچ کاریگەری دەبێت لەسەر حکوومەتی هەرێم بە تایبەت کە حکوومەتی هەرێم ڕێککەوتووە لەگەڵ حکوومەتی عێراقی لەو نێوەندەدا یاخود لەم بارودۆخەدا کە حکوومەتی هەرێم لەگەڵ عێراق ڕێککەوتووە چی دەکرێت لە کاتێکدا پێشتر نیازمان بە حکوومەتی بەغدا بوو بۆ ئەوەی کە موچەی تاوا بنێرێت. بەڵێ دیارە ناڕزایەتەکان هەروی بەتەنها لە حکوومەتی هەرێم نەکردووە بەڵکو لە حکوومەتی ناوەندیش و ئەوانیش هەست بە حراجێکی زۆر دەکەن و تویانە کە ئێمە ئەو موچەیەمان ناردووە کە بە تەواوەتی تەسلیم بە مامۆستایان بکرێت لەگەڵ ئەو بڕەپارەیەک لەلایەن حکوومەتی هەرێم خۆی هەیەی و ئەو بڕەپایی کە نێراوە ئەوان دەڵێن کە موچەی تەواوی فەرمانبەرانی پێدابین دەکرێت بە تەواوی بەڵام بەداخەوە ئێستا ئەوان بەو شێوەیان نەکرد. ئەم جارە ناڕزایەتەکان جیاوازە لە ناڕزایەتەکانی پێشووتر بایکۆتەکە جیاوازە لەبەر ئەوەی گومانی تیانە کە ئەو پارەیە کە نێراوە بۆ مامۆستایان نێراوە و غموزی تێدانیە ئێمە چاوەڕوانی ئەندام پەرلەمانێک یا بەرپرسێک یا وەزیرێک بکەین کە ئەم پارەیە چی لێ دێ
ئەم پارێ زۆر ئاشکرا و زەق دیارە کە بۆ مامۆستایان نێراوە و بە تەواوی نێراوە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان گەلی داوەتەوە و ئێستا ناڕەزایەتیەکان خەریکە سەرتاسەری کوردستان دەگرێتەوە و چین و توێژەکانی کەش دەگرێتەوە بە تایبەت تەندروستکاران و کارمەندانی تەندروستی و پزیشکان هەروەکو لە هەواڵەکانی ئێوەدا ڕاگەاندرا کە ئەوانیش بەیاننامەیان دەرکردووە و سوورن لەسەر ئەوەی کە موچەی تەواوی خۆیان وەکو خۆی پێ بدرێ ئەجینا بەردەوام دەبن لە ناڕەزایەتەکان و تەسلیم بە داواکاری هیچ لایەن و هێزێک نابن و پێشم وایە ئەم ناڕەزایەتیانە زۆر فراوان دەبێ و ئەگەر حکوومەتی هەرێم بە زوویی بەدەنگەوەنێت بێگومان زەرەرمەندی یەکەم پێم وایە هەر خۆی دەبێت چونکە مامۆستایان و کارمەندانی تەندروستی سوورن بە تایبەت ئەم ناڕەزایەتیانە لە کاتێکدایە کە پرۆسەی خوێندن وا خەریکە پەچی دەکەوێت کە حدودی 20 ڕۆژی ماوە بۆ دەوام دیسان بەهۆی ئەم پاشەکەوتەی موچە حکوومەتی هەرێم گوڕوتینێکی کەی کردە سەر بایکۆت کە بایکۆتەکە بەردەوام بێ بەداخەوە کە جێی پێناخۆشبوونی هەموو لایەکە بەڵام مامۆستایان ناچار کراون لەسەرەوەی بایکۆتەکان مامۆستا لاگەری بەردەوامی بێدەنگی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان بەرامبەر بە داواکاری مامۆستایان پێویستە مامۆستایان چی بکەن لە کاتێکدا کە گوێبیستی ڕاگەنراوی ئەنجومەنی مامۆستانی ناڕازی بووین کە باسی لەوە کرد لە ئایندەدا شێوازی ناڕازایەتیەکانیان دەگۆڕن پێویستە لە ئێستادا مامۆستایان شەڕێکارێکی دیکە بگرنە بەرامبەر بە ناچارکردنی حکوومەت بە پێدانی مافەکانیان مامۆستایان دیارە هەنگاوی پێویستیان ناوە و سووربوونی خۆیان ڕاگەیاندووە و لەگەڵ چین و توێژەکانی کەش پەیوەندیان بەستووە و لە دەرگای دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم و هەروەها ڕێکخراوە نێودەوڵەتەکان وەکو ڕێکخراوی ئی‌آی و ڕێکخراوی ناسووتی بەریتانی و داوان ئاراستە کردوون و داواکاریان ئاراستەی کەس و کاری خوێندکاران کردووە کە ئەوانیش بێنە سەرخات و پشتیوانی ناڕەزایەتەکانی مامۆستایان و کارمەندانی تەندروستی بکەن بۆ ئەوەی چارەنووسی خوێندن لە هەرێمی کوردستان باش بێت و ئەم وەرزی دووەمەش وەکو پێویست بەڕێ بکرێت بۆیە پێویستە حکوومەتی هەرێم ناچار بکرێت کە لایەنی کەم ئەو موچەیە کە نێراوە تا ئێستا تەسلیم بە مامۆستایان بکرێت و لەوە پاشیش سیستەمی پاشەکەوتی موچە هەڵگیرێت و هەنگاوی چاتر بندرێت بۆ خۆشگوزرانی مامۆستایان و بۆ ئەوەی ڕەوتی خوێندن لە هەرێمی کوردستان بکەوێتەوە سەر سکەی خۆی. زۆر بەڕێز مامۆستا مستەفا باپیر بەرپرسی لقی سلێمانی ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ زۆر